ساڵانێکە ئەو بەردەوام ڕۆمانی سەرنجڕاکێش دەکات بە هاودەمی خوێنەر. ناوبەناو ڕۆمان پێشکەش بە خوێنەری کورد دەکات. ڕۆمانێک کاتێک دەیخوێنینەوە زۆر شتمان لەلا بەجێدەیەڵێت و بە ئاسانی لە بیری ناکەین. ئەو جگە لە ڕۆمان بە باڵی شێعریش لە گەشتی بەردەوامدایە. هەروەها نووسەری لێکۆڵینەوە و ڕەخنە و بۆچوونی ناوازە و تایبەتیشە. ئێستا لە لای یەکێک لە ڕۆمانەکانی ئەو ئێز دەگرین. تازە ڕۆمانی ئەم نووسەرە ڕۆمانێکە تایبەت. ڕۆمانێکە نوێ و خوێنەر زۆر بە پەلە دەبێت بە هاوڕێی و هاودەمی کارەکتەرەکانی. جەمشیدخانی مامم کە هەمیشە با لەگەڵ خۆی دەیبرد. ناونیشانی ڕۆمانی نوێی ئەم نووسەرە چالاک و ئەم ڕۆمان نووسە بە توانایەمانە. ڕۆمانێک هەر لە ناوەکەیەوە سەرنجمان بۆ خۆی دەبات، بۆیە ویستمان لە ناوی ڕۆمانەکەەوە دەست پێ بکەین. جەمشیدخانی مامم کە هەمیشە با لەگەڵ خۆی دەیبرد، ئەم ناونیشانە سەرنجڕاکێشە چییە؟ هەست دەکەم ناونیشانەکە تا حدێک تعبیر بێ لە ناوەڕۆکی ڕۆمانەکە، یان نزیکە لە ناوەڕۆکی ڕۆمانەکە و نزیکە لە باڵین گەورەترین صفەت لە کارکتەری پاڵەوانەکە کە کەسێکە بای بە ئەمە جگەلەوەی کە هەتاگەل لە ڕووی مەجازی شۆ تەماشای بکەیت. جەمشیدخان کەسێکە کە وەکو یاریەک وایە بەدەست ڕووداوەکانەوە، وەکو کەسێک وایە کە هەموو ئەو ڕوودا و کارەساتە مێژووری و یا هەوشە تا ئەو شە ڕۆژانە سادانی کە لە دەوروبەری ڕۆیە بە شێوک لە شێوەکان لەگەڵ خۆیانە ئەیبەن و ئەیفڕێن و لێرەوە ناونیشانی ڕۆمانەکە شەر لێەوە هاتووە کە جەمشیدخان پاڵەوانێکە کەسێکە زیاتر لەوەی کە ئیرادەی خۆی دەور ببینی لە چارە نووسە، شتەکانی تر دەورە بینن لە چارە نووسە، هێزەکانی تر دەورە بینن لە دیاریکردنی چارە نووسە، وە ژیانی ئەوەندەی بەدەست ئەو هێزانی ترەوەی بەدەست خۆیەوە نییە، ڕەنگە ناونیشانێک لەوە هاتووە. جەمشیدخان کەسێکە هەمیشە کۆنتڕۆڵی بەدەستی کەسانی دیکەوەیە. ئەو کاراکتەرە لە سەرەتایەکی زوودا کۆنتڕۆڵی خۆی بزەر دەکات. ئایا ئەو ڕەوشە کورتکراوەیە گیان بۆ چوونێکی چڕ نییە سەبارەت بە مرۆڤی ئێمە و مێژووی ئێمە؟ لە بیدایەتەوە کە من بەڕاستی ڕۆمانەکەم نووسیانی خەیاڵێکی سەرەکی لەسەر مابوو شتێک بنووسم یا کارکتەرێکم هەبێت کە بە شێوەیەکی کورد تعبیر لە چارەنووسی زۆر لە مرۆڤی کورد بکانی، زۆر لەو کەسانی کە ئەتوانین باوکو بڵین توپش چارەنووسی کوردی لە ناویانە بەرجەستا بێت. و جەمشیدخان کەم تا زۆر ڕەنگە و کارکتەرە بێت کە لە ڕێگایەوە هەوڵم مابێت نییە شتێک لەو فۆرمەیە لەو سیفەتە سەرچیانی کە لە ژیانی مرۆڤی کوردیایە لە کارکتەری مرۆڤی کوردیایە لە ڕێگای ئەو کارکتەرەوە نییە تعبیری لێ بکەم. بە شێوک لە شێوەکان هەوڵمەوە جەمشیدخان کورتکراوەیەک بێ بۆ ئەو ئێمە دەستە جەمعی مرۆڤی کورد کە لە نیوەی دووەمی سەدەی بیستە تووشی گەلێک ڕوودا و گەلێک کارەساتی گەورە بین کە وامان لێکا چارەنووسی خۆمان لە دەستی خۆمانە نەمێنێت و کۆنتڕۆڵمان بەسەر ژیانی خۆمانە نەمێنێت و بکەوینە بەردەم کۆمەڵی جێژاوە کۆمەڵی گەردەروون و کۆمەڵێک ڕەشەبە لەگەڵ خۆیان ئەو ڕووداوانە بمان بن بێ ئەوی توانامان هەبێت لە ڕاستیە ئاڕاستەی ڕووداوەکان بگۆڕین یاخود ڕاستەوخۆ کاریگەریی ڕاستە خۆمان هەبێت لەسەر دیاریکردنی چ هەم چارەنووسی خۆمان هەم ڕەوتی ڕووداوەکان. جەمشیدخان کاراکتەرێکە چڕکراوەی کاراکتەرەکانی ئێمە بەردەوام بادەیبات، ڕۆژێک بەرەو باکوور و ڕۆژێکی دیکە بەرەو باشوور، جارێک لە گوندێکی دوورە دەست دەگیرسێتەوە و جارێکی دیکە هەڵوەدای وڵاتێکی دیکە دەبێت. جەمشیدخان ئێمەین کە بەردەوام بایەک یاری بە چارەنووسمان دەکات. جەمشیدخان بەو هەموو یاریکردنی کە لە چارەنووسایە بە ئەگەر لە سەرەتاشەوە بیگری بۆ نمونە زیندانێکی سەرەتایی دواوە بەشداریکردنی لە شەڕە خۆشاردنەوەی لە چیاکان ڕاکردنی بۆ تورکیا سەرسامبوونی فترێک بە شەپۆلی دینی و مەدی دینی کە لە کۆمەلگەکانی ئێمە هەیە گەڕانەوەی ناومێدانی لە دەرەوەی وڵاتەوە بۆ ناوەوە جارێکی تر و توشبوونی بە چارەنووسی لەگەڵ دەسەڵاتی کوردیە تێپەڕینی و چارەنووسە بە قەیرانێکی گەورەیە هەمووی کەم تا زۆر ئاماژەن بۆ ئەو ئەزمونەی مرۆڤی کورد کە لەو 30 ساڵی ئەخیرە ئێمە هەمووان تیاژین بە شێوک لە شێوەکان ئەزمموی جەمشیدخان بڕێک لە ئەزمموی هەر تاچێک لە ئێمەی تایە بۆتە ئەمە هەست ناکەم مەسە هیچ کەسێک هەبێ لە کۆمەڵگای ئێمە بە شێوک لە شێوەکان بە چەند قۆناغێکە
نەڕۆشت بێ لەو قۆناغانی کە جەمشید خانی تایە ئەگەر بە هەمووشیان نەڕۆشت بێ کەم تا زۆر هەمومان بۆ قۆناغانە ڕۆشتون ینی بەشێکە لە هەمومان و هەمووشمان بەشێکی لە جەمشید خان دیارە مرۆڤی کورد بە تەنیا نییە ئەو دەمەی با لەگەڵ خۆی دەیبات بەڵکو کۆمەڵگەکەی دەسەڵاتەکەی هێزە ئابوووریەکەشی وەهان پێکاتەکە ئەوەندە جێگیر نەبووە تا بانەیبات چارەنووز وای کرد کەوینە دۆڵێکەوە بەردەوام بابیگرێتەوە جەمشید خان بە تەنیا بانەیبات هەمومان بەرامبەر بەو بایە وەستاوین کەواتە ئەگەری ئەوە هەیە با ئێمەش لەگەڵ خۆی ببات زۆر کەم لە ساتەوەختە مێژوویەکانە بڕیاری ئێمە بووە زۆر کەم لە ساتەوەختە مێژوویەکانە ئەو شتانی کە ڕوویان ناو هەڵقوڵاوی ئیرادەی نەتەوەی ئێمە بووە و ئەوەی کە بینیمانە تا ئێستا ئەوەی کە مهاشەمان کردو تیا ژیاوین بەشی هەرە زۆری جۆرێکە لە بابردنی بەردەوام بابردنێکی مێژووی کە نەفتەنیا تاکەکان بەگشتیە بات وەکو نەتەوەش ئێمە لەگەڵ خۆیان با وەکو گروپێکی دەستەجەم ئیشت خۆی ئێمە لەگەڵ خۆیان ڕایەتە وەتا باوەڕ ناکەم جەمشید خان تەنیا ئاماژە بێت یا بۆ بڵین مرادیفێکی ڕەمزی بێ بۆ تاشی کورد ئەوەندەی مرادیفێکی ڕەمزیە یا هاواتایەکی ڕەمزیە بۆ کۆی نەتەوەی ئێمەش نییە بەگشتی بە هێزە سیاسەکانیشمانەوە تا هەموو هێزە گەورانی کە بە بۆچوونی من نیە ئەوەندەی ڕەفتارمان ئەوەندەی مێژوومان پەرچەکردداری ئەو ڕووداوانەیە کە لە دەورمان ڕۆیە ئەوەندەی ڕووداوەکان ئێمە بن ئێمەوەندە ڕووداوەکان دروست ناکەین هەتە لە ئاستی مێژوویشە و لە ئاستی سیاسی بەرزیشە بەختیار عەلی بەردەوام لە کارەکانیدا پێکاتەی کۆمەڵگە ڕابردوو داهاتووی ئەم کوردە دەکۆڵێت ئەو خەمانەی ئەو دەیانکات بە بابەتی نووسین قورسن بەڵام هاوکات چێژ بەخشانە پێشکەشیان دەکات ئەو زۆر لە سەر ویستەکانی مرۆڤی کورد کاراکتەری و جۆری ژیانی ڕادەوەستێت پرسیمان ئایا بەڕای تۆ هیوایەکمان هەبێت بۆ داهاتوو هیوای هەبوونی مرۆڤێکی جێگیر مرۆڤێک با لەگەڵ خۆی نەیبات کاکسیروان ڕەنگە وەڵامەکە زۆر زەحمەت بێت چونشە تەنیا بە پەیوەندی نیە بە فاکتەرە تایبەتیەکانەوە بۆ چوونی من ڕەنگە ئێمە کەم تا زۆر مرۆڤمان هەبێ بتوانێت دەرچێ لەو چارە نووسە کەسمان هەبێ بتوانێت بەسەر زەویە ژیسێتەوە و بانەی بادەزەین بەڵام کێشەکە لەوای ئای خۆ ئێمە وەکوونەتەوە و ئێرادە سیاسیە گەورەیەمان هەیە کە بەڕاستی بە مێژووی خۆمانەوە بنووسین و مێژوویە دروستکەین هەڵقوڵاوی ئیرادەی خۆمان بێ و خۆمان دروستمان کرد بێەوە لە بنەڕەتە پەرچەکردار نەبێ بەرامبەر بە دەرەوە بەڵکو کردار بێ لەناو هەناوی کۆمەڵگەی خۆمانەوە هەڵقوڵابێ و ڕەنگانەوەی ئەو ئیرادە دەستە جەمعیە بێ کە وەکو میلەت ئێمە پێویستیمانە بۆ داڕشتنی مێژووی خۆمانە یعنی پرسیارەکە لێرە ئەوەیە چم مقاوماتێکمانەوێت چم مەرجێکمان پێویستە بۆەوەی نییە ببین بە مخاوەنی و مێژوو ئەوەی کە تەماشاکی تەوە تۆ لە ئێستا ئێمە ئیرادەیەکی سیاسی زۆر لاوازمان هەیە ئەو ئیرادە سیاسی کە لە کۆمەلگای ئێمە هەیە ئەوەندەی ژۆ لە دەرەوە ئەگری ژۆ لە دەنگی ناوە ناگرێ و ئەو هێزە سیاسیانی کە لە سەر گۆڕەپانی مێژوو کوردیا ئیشەکەن و بەشێکی زۆر ئەو مێژۆ دروست دەکەن هێندەی لە ڕاستیە گوێ لە دەنگەکانی دەرەوەکەن و دەرەوە ئاڕاستەیانەکە ئەو ئیرادە ناوچەی ناو کۆمەلگای کوردی خۆی ئاڕاستەی ناکات لێرەوە ئێمە تا ئێستا کۆمەلگایکی خۆی دەزانی زۆر پارچە پارچین ممکن نییە کۆمەلگایکی پارچە پارچەش و پارچە پارچەبوونە پارچە پارچەبوونێکی سەحی نییە ینی ڕەنگە لە کۆمەلگای ئەوروپیاتەوە فەردەکان هەرێکیان بۆ خۆیان شوناسێکی جیاوازیان هەبێ بەڵام دوجار وەکو کۆمەلگا شوناسێکی دەستەجەمی هەیە کە هەمویان کۆکاتەوە لەنەوە و شوناسێکی گروپێکیانایەتە بەڵام لە کۆمەلگای ئێمە پارچە پارچەبوونەکان ئەوەندەی پارچە پارچەبوونی قوڵن لە ئەنجامی بەیەکەوە لە نلکانی سیاسیەوە دروست بۆزین یعنی ئێمە کە دوو پارچەمان بەیەکەوە نالچێت لەبەرەوە نییە من شێوازێکی تری ژیانم هەیە شێوازێکی تری ڕەفتارم هەیە بەڵکو لەبەرەوەی کۆمەڵی قازانجی سیاسی ناوەچی کۆمەلگای ئێمە لەناوە هەلا کردووە و ئەم پارچە پارچەبوونانە بە ئەندازەیە قوڵ بوونەتەوانێ کۆکردنەوەیان لە یەک پرۆژەی مێژوویە لە ئێستا زۆر زەحمەتە جا میلەتێکیش بە بۆچوونی من نەتوانێت کۆی ئیرادەی خۆی لەناو پرۆژەیەکی مێژووی گەورا کۆ بکاتەوانێ بە بۆچوونی من ڕەنگە تا کۆتایی میلەتێک بێت لەم ژێر ئەو باری و مەترسیا بێت کە با لەگەڵ خۆیان بیباتوە نەتوانێت مێژووی خۆی ئاڕاستە بکاتە ئەنی سوالەکە زۆر زەحمەت ئایا ئێمە لە چەند ئاسۆمان لە بەردەما بۆی چارەنووسی خۆمان بکەوێتە دەست خۆمان بە بۆچوونی من بۆی چارەنووسی خۆمان بکەوێتە دەست خۆمان
بەس ئەوە کافی نییە ئێمە دەسەڵاتێکی سیاسیمان هەبێت بەس ئەوە کافی نییە کە ئێمە ئابوووریەکمان هەبێ بە تەنیا نیە نوتمان هەبێ دەریبێنین نا بە پێچۆنێن بە ئیرادەیەکی دەستە جەمعیمان هەبێ ئیرادەیەک کە تعبیر لە ئیرادەی زۆربەی خەڵکی کورد بکە و تعبیر لە ئاسۆیەکی مێژوویی بکە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانی ئێمە لە کوردستانە لە هەر شۆر پارچەکە هێزێکمان نییە تعبیر لەو ئاسۆ مێژوویە بکە یعنی تعبیر لەوە بکە ئایا کۆمەلگای کوردی بەرەو کوێ استراتیژی ئەم کۆمەلگایە چییە ئەو پرۆژە مێژوویەکەی چییە و پەیامی سیاسی ئەم پرۆژە مێژوویە چییە و بە چه ئاڕاستەیەک بێ ئیشی بۆ بکەین کاتێکە کە تۆ ئەم هەموو خاڵە گرنگانە ون بوو زۆر زەحمەتە باستەوە بکەیت کە ئێمە لە بەردەم پرۆژەیەکین کە پرۆژەی کۆنتڕۆلکردنی چارەنووسی خۆمانە و پرۆژەی ڕزگارکردنی ئەم مرۆڤەیە لەوەی کە بابیوات هەڕستی لە ناوچەیەکی ئاڵۆزی وەکو ئەوەی ئێمە تێیدا دەژین چی دەکەیت کاتێک بەردەوام باهۆز و تۆفان بێت بێگومان لە ناوچەی وەها ئاڵۆزدا بۆ ئەوەی ڕەشەبازە فەرمان پێ نەبات دیارە ویستی بە کۆمەڵ پێویستە ئایا هەڵکردن لەو هەلومەرجە ئاڵۆزەدا ئاسانە؟ من هیچێکم لەوانەی زۆر باوەڕم بە پرۆژەیەکی خۆرهەڵاتی ناوەڕاستی گشتی هەیە ممکن نییە کێشەی کورد بە دەر لە کێشەی خۆرهەڵات هەموو کێشەی خۆرهەڵات بەیەکەوە چارەسەر بێ لێرەوە من زۆر جاریە زۆر توندەژی هەموو پرۆژێکی ناسیۆنالیستی قساکەم چونکە پێم وایە تاوەکو ناسیۆنالیزم لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بەهێز بێ یەکەمین زەرمەند لەو کێشەیە ناسیۆنالیزمی کوردیە بەڕاستی زەینە ناسیۆنالیزمی کوردی بە پێچەوانەی هەموو ئەو بۆچوونە باوانەی کە هەیە لە جیاتیەوەی زۆر پێ لەسەر شوناسی ناسیۆنالیستی یا لەسەر پرۆژەی ناسیۆنالیستی ڕوود دابکرێ بێ زیاتر پێ لەسەر ئەو ڕۆحە خۆرهەڵاتە ناوەڕاستیە بگرێت کە دیموکراسیەت بۆ هەموو ناوچەکە بەیەکەوە چونکە پێم وانییە ئێمە بتوانین کە سیروانیە هیچ ئەگەرێکی ئەومان لە بەردەمانیە چ لە ئاستی هێزە چ لە ئاستی پرۆژەی مێژووی چ لە ڕاستی ئەوەی کە بتوانین ئەو مەشروعی کە خۆمان هەیە بیگەینە کۆتایی بەبێ ئەوەی کە لە ڕاستیە گۆڕانکاریی گەورە لە هەموو ناوچەکانە بێت ئێمە ناتوانین ئەقلیەتی بەعس لە ناو عەرەبی عێراقیە تا ئەو پەڕیزاڵ بێ ڕۆحی تەشەیع لە چڵەپۆپا بێنیە باز لە سەرکەوتنی پرۆژەیەکی ناسیۆنالیستی بۆ خۆمان بکەین ئەبێ ئەمانە هەمووی پێکەوە زەعیف بن لێرەوەیە بە بۆچوونی من ئیشی هەموو دیموکراسەکان ئیشی هەموو ئەو خەڵکان ئازادی خوازانی کە لە خۆرهەڵاتە هەیە تەنیا بەیەکەوە بە بۆچوونی منە گاتە شوێنێک نییە بە پارچە پارچەی ناگاتە شوێنەکە نییە ئازادی خوازێکی کورد لەگەڵ ئازادی خوازێکی تورکە مستحقەت بەیەکەوە ئیش نەکەن ناگەنە یەکەزینی بەڵام شەشەکەەوەی ئێمە لە لەحظەیەکی مێژوویشان ئەم پێکەوە ئیشکردنە زۆر بچووکە دووهەم دروستبوونی ئەم پرۆژێ مەس ئەوە شێک لەوە شتانی بەوەچوونی من زۆر زەرەری لەم پرۆژە گەورەیەوە مەسە کۆمۆنیزمە و پرۆژەی کوشت یعنی ئێمە لە بیدایەت لە قەرنی